خۆگۆی شەوەزمەرداری نەماوە بۆ گۆشت و گعدە هەمووی براوە. ئەو خەڵکەی سێرە قەت عاقڵ نابێت. دایمەکاندی دە و بۆی حاصڵ نابێ. وەک زیادەڕەوی سەر شۆستەوایە. بۆ شارەوانی ناچێ بەلایە؟ جا شارەوانی کو هەمووچەی ماوە. ئەی ناڵێن ئێستا دێ لە بەغاوە؟ بەغای ژوێرانە باش گوێ بگرە لێم. وەک ناوچەکانی دەرەوەی هەرێم؟ ئەم لای کوفیوە چاک حەیای بردی. جاکوا لەسەر پۆست هیچیان لێ کردین؟ ئەم بەروە و بەر هەر بەردەوامە. دەست بۆ چیە بەی هەر هەمووی زامە. مافی ژنان و دەرسی پەیمانگا. ئەمە تۆ نەبی کەس لی تێناگە. واز لەوە بێنە من حەلم لایە. دەبیڵێ برا هیچم بیر نایە. ئەم فیت چیم بود؟ ئەم هەموو فیتنە و بەزم و ڕەزمانە وەرن بیبینن لە حەکیمانی.